خۆشەویستان ئەچمە پایتەخت لە هەولێر و یەکێک لە هەواڵە هونەرەکان لەو شارە بەڕێوەچوونی پێشنگایکی شێوەکاریەکە هی هونەرمەند بنار پیر داود مەخموریە ئەم بۆ خۆی یەکێکە لە دەرچوانی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر و بەشداری چەندین پێشنگای شێوەکاری کردووە لە شارەکانی کوردستان وەک خۆی ئاماژەی پێکردووە بانگێشکراوە لە وڵاتانی دەرەوە بەڵام بۆی هەندێک کاری تایبەتی خۆیەوە نەیتوانیەوە بەشداری بکە. دیارە لەو پێشنگانی کە بەشداری کردووە چ جای تایبەت بن یا گشتی بن زیاتر لە 23 پێشنگا بەشداری کردووە گرنگی و تایبەتمەندی ئەم بۆ هونەری شانەوە و ستایڵی کاڵی بژاردووە ستایڵی ڕیالیزمیە واتە زیاتر واقعەیە وە چوونە نێو سروشت و کارکردنە نێو سروشتووە هەڵبژاردننی ئەو وێنانە لە ڕێگای ڕنگ و دەست و پەنجەکانیەوە بتوانێت بە جوانترین شێوە وێنەی سروشت بجۆزێتەوە بۆ چاوی ئەو بینەرەی ئەچنە نێو گەلەرێکەوە بۆ بینینی تابلۆکانی. ئەم لەگەڵ هەموو ئەو کارانی کە کردوێتی هەمیشە هەوڵیاوە تەواو خۆی لەناو ئەو سروشتەیە ببینێتەوە کە سروشتی جوانی کوردستانە ئەو خۆی ئاماژەی پێکردووە هەوڵی داوە ئەو وێنانی کە لە سروشتە هەن لە ڕێگای فۆتۆوەریان بگرێتەوە جاریشتر وێنیان بکاتەوە کە بتوانێت بە باشترین شێو بە جوانترین شێو بیگەنێ بە پێوە ماتریاڵانی کە بەکارێنێ لە زۆر قەباری تابلۆیە کاری کردووە و هەمیشە هەوڵیاوە لە ڕێگای تابلۆکانی و کردنەوەی پێشنگەکانیەوە ئەو وێنە و توانایی خۆی کە هەیەی بگەینێتە چای ئەو بینەرەی کە بەشداریەکەن لە نێو کارەکانیە. هونەرمەندی شێوەکار بنار پیر داود مەخموری لە گەلەری میدیا لە شاری هەولێر پێشنگایکی شێوەکاری کردەوە و تایدا 24 تابلۆی خستە بە ڕوو کە سەرجەمیان گزارش بوون لە سروشتی دڵڕفێنی 4 پارچەی کوردستان و وەک هونەرمەند خۆشی ئاماژەی پێکات خۆشەویستی نیشتیمان وای کردووە کە سروشت تێمای سەرەکی کارە هونەریەکانی بێت. پێشنگای تایبەتیمە دەکەمەوە لە 24 تابلۆ پێک هاتووە 24 پێشنگای هاوبەش بەشداری بوومە بەڵام ئەوە پێشنگای تایبەت دووەمە سروشتی کوردستان هەڵبژاردووە بەڵام هەر 4 پارچە تێکەوڵاتیەکەم دروست کرد لە ناو چیاکان و لە ناو ئەو سروشتە جوانی کە کوردستان هەیە تێکەڵاتیم دروست کردووە بە تایبەتی شوێنە سەرنجڕاشتەکانی کوردستان ئەزە ڕۆژهەڵات بی باکوور بی باشوور بی خۆر ئاوابی بە تایبەتی ئەو شوێنانی هەڵبژاردووە شار باژێرم هەڵبژاردووە باڵاکایەتیم هەڵبژاردووە شوێنەکان دیم هەڵبژاردووە بەس لەوانەیە تابلۆ زیاتری ئەومەتی خانەبی هەڵبژاردووە هەمووش تابلۆی زەیتین ئەو کەرسانی کە بەکاربێنەوە پەنجەی خۆم بەکارێنەوە فلچەم بەکارێنەوە چەقۆم بەکارێناوە ئەو مادانی کە هەر خامی و خۆم تەحزیرم کردووە ئیشم لەسەر کردووە ئەم خۆشەویستی کوردستان وا لێکردومە لەسەر سروشتی کوردستان ئیش بکەم یەک ڕنگدانەوەی ئەو سروشتە خۆمان بە ڕۆژ ئاوا پیشان بدەین ئەوەک دووش ینی ئیشەکانی تعبیری نییە برێم تایبەتی بە یەک شتی هەموو سروشتی کوردستانە بەڵام ئەو جوانیەوە ئەو خۆشەیە کە لە سروشتی کوردستان هەیە بە پاکخاوێنی لەسەر تابلۆی بیگوازمەوە.